خۆشەویستەکانم ئەم دڵە عەزەمەت و گەورەیەکەی لەمەدایەکە لە 21 ڕۆژی کۆرپەلەی مناڵ لە ناوسکی دایکە دەسەکا بەلێدان. واتە هیچ دوا ناکەوێت لەوەی کە خوێن بگەێنێتە هەموو لاشە، ئۆکسجین بگەێنێتە هەموو لاشە و دووەمۆکسیدی کاربۆن و خەڵتەیان لێکۆ کاتەوە بۆی کە جارێکی فڕی باتەوە. لەڕێی ئەمەوەیە هەموو لاشە گەورا بێت و ئەگەر شوێنێ خوێنی پێنەگەیشت، ئەگەر دروستیش بوو بێ لە ناوەچێ چ جای ئەوەی کە جارێکی تر بۆ خۆی بتوانێت دروست بێ لە هیچەوە. ئەم دڵە عەزەمەتەکەی ئالێرانەیە. ئەم ماسوولکانە ئەبێ ئیشکەن، ئەم ماسوولکەیە بەبێ کارەبا ئیش ناکا و هەڵ ناسووڕێ. ئەم ماسوولکەیە کە بەردەوام ئیشەکات لە ناوسکی دایکە بەبێ وچان، بەبێ ئیسراحەت، بەبێ ماندووبوون، بەبێ سیانە لا ئیلاهە ئیلا الله لە 21 ڕۆژەوە هەتاوەکو 70 ساڵ ئەمە لە ئیش ناکەوێت. یەک لەحزە ناوەستێ. تۆ ئەخەوی ئەم ناخەوێت، تۆ بێ ئاگای ئەم بێ ئاگا نابێ، تۆ ئەوەستی ئەم ناوەستێ. هەر بەردەوام تۆ پێویستت بە تعمیر و جیهازەکەت و سیارەکەت و بەردەوام پێویستی بە وەستایە ئەم لە ئیش ناکەوێ. هیچ جیهازێکتان بینیوە گەرنتێکی 70 ساڵ بێ؟ هیچ شتێکتان بینیوە 70 ساڵ، 60 ساڵ، 50 ساڵ، 80 ساڵ خوای گەورە تەمەنتان درێژکە ئیشەڵا 100 و ئەو ساڵ بژین، هیچ ئەندامێکتان بینیوە ئەو نە ئیشکا بەبێ ماندوو بوون لەحزەیەکیش هەناسە نەدا؟ بەڵێ ئەم گوێچکەڵەیە ترپەیەکە کات لە چەندێکا لە 1 سانیە نەخێر، 1 لە سەردەی سانیەیەکە خوێن ئەنێرێتە سکۆڵە 3 لەسەر 10 سانیەیەک کرژیەکە کات، کۆنتراکشنێکە کات، پاپ بە خوێنەوە ئەنێ بۆ هەموو لاشە. یعنی بە هەموو حرەکەکە بە ئیسراحەت و بە کرژبوون و بە خاوبوونەوەکەشەوە هەر هەمووی 0.8 سانیەیەکی پێچێ. واتە دڵ لە دەقەیەکان نزیکی 72 دانەجار لێ ئەدا.